الإدارة والشيوخ خلينا نقول وأنا وياهم يعني تمثل كل الدوز وأعمل جێگری فراکسیۆنی یەکێتی بەیاوەری وەفدێکی ئیداری خورمات و سەردانی پارێزگاری سەلاحەددینی کرد بۆ بەدەداچوون و جێبەجێکردنی پرۆژەکانی قەزاکە. ئەمڕۆ هەم لەگەڵ جەنابی قایمقامی خورمات و هەم لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی سەردانی دیوانی پارێزگای سەلاحەددینمان کرد بۆ بەدواداچوون بۆ کۆمەڵێک کێشە و گیرروگرفتی هاوڵاتیانی شار. یەکێک لەوانە پرۆژە خزمەتگوزاریەکان کە هەنگاو بە هەنگاو ئێمە چاودێریەکەین و هەوڵی جددیە دەین بۆ ئەوەی جێبەجێ بکرێت و ئەمڕۆژ هەنگاوی باشمانتیانە ئەو پرۆژانەی کە خراوەتە بەرنامەوە هەنگاو بە هەنگاو و ڕۆژ دوای ڕۆژ بە شێوەیەک ئیشی لەسەرەکەین کە بە زووترین کات بۆ هاوڵاتیان جێبەجێ بکرێم. خورمات و کێشەی بنزین گاز نەوت ئەوانە هەیە هەم بە تەوجیهی جەنابی پارێزگار دانیشتین لەگەڵ مەسئولی سوتەمەنی پارێزگای سەلاحەددین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. کێشەی پەروەردە و خوێندنی کوردی هەیە بەیانی لەگەڵ مدیری پەروەردەی پارێزگای سەلاحەددینە دانیشتین بۆ ئەو کێشانە. قایمقامی خورمات و ئاشکرا دەکات بە هەوڵی فراکسیۆنی یەکێتی و بە چاودێری نوێنەرەکەیان لە خورمات و هەنگاوی باش نراوە بۆ خزمەتکردنی قەزاکە. طبعا ڕۆژ ئێمە هاتنە بۆ محافظەی سەلاحەددین لەگەڵ السيد النائب ملا كريم نائب ممثل منطقي قضاء طوس خرمات وحمويلي. طبعا السيد النائب زور قصة اتفاق قردوا لقال محافظ مشاريع كونها هي هوانا تكنيكا مشاريع تازة هي ترتيبي تازة بوئيما أو ريكي بين كركوك وبين دوز وتكريت جسر زرقاء أو أنا يعني محافظ وعد داوى بو السيد النائب إن شاء الله يعني زوخ يعني يكمان إن شاء الله تواويك. لە بەدۆدا چوونەکانیدا جێگری فراکسیۆنی یەکێتی لە ڕێگەی ئیداری پارێزگای سەلاحەددینەوە دایە پرۆژەی خزمەتگوزاری لە خورمات و خستۆتە قۆناغی جێبەجێکردنەوە و لە داهاتووشدا لە پیلانی ئیداری پارێزگای سەلاحەددیندایە دایان پرۆژەی دیکە بۆ قەزاکە جێبەجێ بکات. کاروان حەبیب، کورتسات نیوز، پارێزگای سەلاحەددین.